داخوازراوەکان یاریگەی شەهیدان کە لە نێوان هاندەران و یاریزان یانی شەهیدان و سەید سادق کە گرژی و ئالۆزی لێکەوتەوە تا ئێستا هاندەران و یاریزان یانی شەهیدان و سەید سادق کە گرژی و ئالۆزی لێکەوتەوە تا ئێستا و بابەتە لە دادگا کۆتایی نەهاتوو کێشەکان بەکراوەیی ماونەتەوە. دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر گرژیەکانی نێوان هاندەر و یاریزانان یانی شەهیدان و سەید سادق تا ئێستا ئەو کەیسە لە دادگا بەکراوەیی ماوەتەوە و یانەی شەهیدان یەکێتی تۆپی پێی کوردستان بە نادادپەروەر ناو دەبات و دەڵێت بە فشاری حیزبی سەید سادق دانەبەزێنرایە خولی پلە دووی کوردستان و لای خۆشیەوەی یەکێتی تۆپی پێی کوردستان کردن بە ئەنجامەکانەوە تۆمەتبار دەکات. یەکێتی تۆپی پێی کوردستان چوار سزای قورسی بەسەر شەهیداندا سەپاندووە، یەکەم بە دابەزاندنی ئەو یانەیە بۆ خولی پلەسی کوردستان و سەپاندنی سزای یاسایی بەسەر ئەو یانەیەدا و مامەڵە نەکردنی ئیدارەی یەکێتی تۆپی پێی کوردستان لەگەڵ سەرپەرشتیارانی یانەکە و بە مەرجگرتنی ئاشکردنەوەی هاندەرانی یانەکە بەیانەکەی خۆیان ئەو مەرجانن کە یانەی شارە زوریەکە ئامادە نییە جێبەجێ بکات. زۆر یاسایەکەش لەوەیە تیپە گۆڵە چێبی 5 دقە بمینێ نەچی یاری بکاتن دواوی بچی یاری بکە بۆ بۆوان ئاسایە سێ خاڵ بدەنە نەیانەیەک لە خۆڕا کە گۆڵک چیشی هەویتن بەس بۆ یەکێتی تۆ پێی کوردستان ئاسایی شەهیدان هەر یانەیەکتر ئەم حاڵەتە بکە یاری هەبی گۆڵێک لە پێش بێ و نەچی 5 دقەکە تەواونەکە پاشە ملیۆنە کونی و غەڕامەش بدا پاشان بچی یاری بکاتن سێ خاڵ بداتێرە بەڵێ ئەو بڕیارە زۆر یاسایە و 100% یاسایە. پارێزەرێکی ڕاوێژگاری لە دادگای سلێمانی بڕیار و سزاکانی یەکێتی تۆپی کوردستان بە نایاسایی دەزانێت و دەڵێت یەکێتی تۆپی کوردستان یاسا و ڕێنمایی نییە و هەر بەو پێیش ناتوانێت مافی سزادانی هیچ دەستە و یانەیەک دەربکات. سەبارەت بەو یاسا بەو سزانەیەکی یەکێتی تۆپی پێ لەسەر نادی شەهیدان سەپاندوێتی هیچ بنەمایەکی یاسایی نییە لەبەرەوەی ئیستینادیان نەکو هیچ مادەیەک هیچ دەقێکی قانونی نییە دەسەڵات بدا بە ئەوان ئەو جۆرە سزا قورسانە بەسەر یانەیەکی وەرزشیا بسەلمێن چونکە ئەوان چوار بڕیارە لەسەر یەکێتی تۆپی لەسەر یانەی شەهیداندا وەک یەکێتی تۆپی پێ و ئەنجومەنی بەڕێوەبردنی یەکێتیەکەیان هەمویان بنەمای یاسایی نییە و ڕێنمایەکی قانونی نییە لەسەر ئەو حاڵەتە و ئەوەی کردویانە پێچەوانەی یاسایە چونکە بەپێی قانون و بەپێی دەستوری عراقی هیچ کەسێک مافی ئەوەی نییە سزای دارایی غەرامە بژاردن بەسەر کەسا بسەپێنێت ئینلا بیناءن لەسەر قانونێکیان ڕێنمای. لە مانگی چواری ساڵی 2010دا لە یاریەکانی کۆتایی خولی پلەیەکی کوردستان گرژی لەران دروست بوو بەو هۆیەوە یاریەکە تەواو نەکرا و یەکێتی تۆپی پێی کوردستانیش سزای توندی هەردوو یانەکەی و بە تایبەتی یانی شەهیدانیدا. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوو. لە کۆتاییشدا بەهۆی نەبوونی یاریگایەکی شیاو بۆ خۆلی پلە نایبەکانی کوردستان